لە شارێکی پارچە پارچە بووی ماندووی کوردستانەوە گەنجەکان دەیانەوێت بە گیانی تەبایی لەگەڵ نەتەوە جیاوازەکان وەک هاوڕێ و برا کاتە بەتاڵەکانیان بە جوڵەیەک و ئاماژەیەک پڕ بکەنەوە و پەیامی ئەوە بدەن ئەوان کەرکووکین و سەختیەکان تێدەپەڕێنن. ئێمە کۆمەڵە گەنجێکین حەزمان کرد وەکو وڵاتانی دەرەوە بە هەمان شێوەی ئەوان پەرە بە وەرشەکە بدەین و بڵایکن لە نێو کوردستان و کوردە و مەشغوڵکردنی گەنجەکانمان بەم یاری هەرچەنە لە ئێستادا زۆر بێ ئیش و بێکارین مەشغوڵکردنی و گەنجانەیە بەم وەرزشەوە. ئێمە ئەمانە لە ڕێگای وەرزشەوە ئەوە بگەێنینکەوە هیچ بربەستێک ناتوانێت لە ژیانت بتوەستێنێ هەر بربەستێکاتە ڕێگات ئەتوانین زۆر بە ئاسانی بیبڕیت. ئەم یاریەش پێناسەیەکە لە ژیانی کەرکووکێکە. بۆ گەنجەکانی ئەم شارە ماڵێکی هونەری و کەلتوری وەرزشی نییە تانەوەی داهاتوو پێبگەیەنێت. گروپی پارکۆرەکانی کەرکووک بە باوەڕ و ڕێبەری خۆیان کارەکانیان بەڕێوە دەبن و کەسێک لە ناو گروپەکە لەسەر ئەرکی خۆی هەستاوە بە دابینکردنی هۆڵێک و وەرگرتنی ڕەزامەندی کەسوکار. من ڕاستە زۆر کۆن نیم لە میاریە بەڵام ماوەیەکەوە لەگەڵ یانم حەزم لە یاریەکەش کردووە و هەستم لەلای خۆمەوە بەبێ هیچ یارمەتیدانی یعنی بێ یارمەتی کەس نە لە حکومەتەوە نە لە ئیسلایەنێکەوە لە این خۆمەوە هەستام کە قاعێکمان دروست کرد ئیتر تەمرینی لەناو لە قاعەکە تەمرینەکەین و دین لەسەر قەڵا لەبەرەوەی ئەو تەمرینە بەس ناو قاعە ناکرێ ئەبێ دەرەوەشی تیابێ ڕۆژمان داناوە دینە سەر قەڵا و شوێنانە شوێنە گشتەکان من بۆ داینکەم یعنی کە بڵی پارە بەدەست بێنم بە قاعەکەم من بۆمە پێ بگا خەڵکی کەرکووک یعنی لە باتیەوەی کە گەنجێک بڕە خەریکی کافتریا و شوێنی تر بێ بابێ بۆ خۆی خەریکم ڕاضێ بێ. پارکۆر خۆی یاریکی خەتەرە یعنی بۆی هەیە کە هەنێک کەسێ حەزی لە یاریەکە بێ بەبێ پرسماڵەوە ئێمە چیمان کردووە وەرەقەمان بۆیان کردووە ڕەزامەندی ماڵەوەیانە بێ وەرگرن ئیمزای وەلی ئەمرەکەیان لەسەری بێ ئیمزای پێوە بێ ئینجا کۆم وەریەگرم یعنی بە هەموو شێ ناتوانم هەلە خۆمە وەریگرم یاریزانەکان. نەک هەر شارەکە بێنازە گەنجەکانیشیان بێبەشن لە خزمەت. ئەم گروپە تەنانەت ڕاهێنەرێکیشیان نییە ئەوەی دەیانەوێت لە ڕێگەی ئینتەرنێتەوە بەدەستی دەهێن و هەوڵی بۆ دەدەن هیچ کام لەوانیش نایەنەوێ ببنە سەرۆ گروپ. ئێمە لە گروپەکەی خۆمانە هیچ ڕاهێنەرێکمان نییە تەنها لە ڕێگەی یوتیوب و سەیری جوڵەکانەکەین پاشان بین لەگەڵ یەک هاوکاریەکەین و ئەنجامێنین. مێژووی وەرزشی پارکۆر دەگەڕێتەوە بۆ ساڵی 1980. ئەم وەرزشە بەتەنیا و بە گروپیش دەکرێت زیاتر بە سەرکێشی دەچێت. جوڵەکان لە زۆرێک لە ڕاهێنانە سەربازیەکاندا هەیە و بۆ خۆ گونجاندنە لەگەڵ بارودۆخی ژینگە جیاوازەکان. مێژووی میاریە گەڕێتەوە بۆ وڵاتی فەڕەنسا دەیڤد بێڵی فەڕەنسی دامەزرێنەری ئەم وەرزشەیە. ئەم وەرزشە لە دوو بەش پێکهاتووە پارکۆر و فریران. پارکۆر بڕینی بربەستە بەبێ ئەنجامدانی هیچ تەقلەیە. فریڕەنیش بڕینی بربەستە بەڵام بە تەقلە لێدانە. لە گروپەکە ئێوە هەر کوڕن کچم نەبینی لەگەڵتانە ڕاستی چەند کچێک ویستیانە بەشداری بکەن لەگەڵمانە بەڵام خۆمان ڕێگەیەوەمان پێ نەداوە چونکە ئەو کەوتنانەی عادەتەن هەر کوڕ بەهێزترە لە کچ مەبەستم هیچ نییە بەڵام ئەو کەوتنانی کە کوڕەکەی کچ بکرێت ئازاری زۆر تەنها لەبەرەوە کارەوە.